سلااوتان لێبێت بینەرانی خۆشەویست و ئازیزی تلڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش هیوادارین لە هەرکوێهان ساغ و سلامەت بن. ئەمڕۆ شەممە 21 گەلاوێژی 1402 هەتاوی بەرابەر لەگەڵ 12 ئاگۆستی ساڵی 2023 زاینی لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردەری گرنگترین هەواڵەکان. سەرکەوتنێک بۆ کرێکارانی پترۆشیمی چوار لە ئیلام، گیان لە دەستانی کرێکارێک لە شاری سەقز، دەست بەسەرکردنی لاوێکی خەڵکی بۆکان لەلایەن حکوومەتەوە، لەسەر کار دوورخستنەوە و خانشینی ئیجباری دوو معلم لە ئیلام و گیلان و هەڕەشەی کوشتنی بابەت کەریمی لەلایەن ئیطلاعاتی سوپا لە ئەیوانی غەرب. درێژی هەواڵەکان. سەرکەوتنێک بۆ کرێکارانی پێترۆشیمی چوار لە ئیلام بە دوای خۆکوژی یەکێک لە کرێکارانی پێترۆشیمی چوار لە پارێزگای ئیلام و خۆپیشاندانی کرێکاران ڕێگە لە چوونەسەرەوەی کاری بەڕێوەبەرانی ئەو ناوەندە سەنعەتیە گیرە. لە ڕۆژانی سەرەتایی مانگی گەلاوێژی ئەمساڵدا حەیدەر موحسەنی خێزاندار و باوکی دوو منداڵ پاش لەسەر کاردەرکردنی کۆتایی بە ژیانی هێنا. ڕۆژی حوتی گەلاوێژی ئەمساڵ کرێکاران لە مەحوەتەی پێترۆشیمی کۆبوونەوە و خوازیاری سزادانی بەرپرسانی ئەو ناوەندە و دوورخستنەوەیان لە کار بوون. هەروەها کرێکاران خوازیاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان و چوونەسەرەوەی حەقدەست و مەزایا و دابینکردنی ئەمنیەتی پیشەیی بوون و لە درێژەی ئەم ناڕەزایەتیە توانیان بەشێک لە داخوازیەکانیان دەستەبەر بکەن. گیان لە دەستانی کرێکارێک لە شاری سەقز ڕۆژی شەممە 21 گەلاوێژ کرێکارێکی خەڵکی سەقز بە ناوی سۆران تاعەتی بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار گیانی لەدەستا. بەپێی زانیاریەکان سۆران تاعەتی کرێکاری کارگای بەرهەمهێنان بوو و شتێکی خۆش بەسەریدا کەوت و دەست بەجێ گیانی لەدەستاوە. نەبوونی ئیمنی شوێنی کار، دابین نەکردنی کەرەستەی خۆپاراستن بۆ کرێکاران، چاودێری نەکردنی کارگا و کارخانە و نەبوونی ئیمنی سەرەکیترین هۆکارەکانی چوونەسەرەوەی ئاماری قوربانیانی ڕووداوی کارە لە کوردستان و ئێران و ساڵانە بەدەیان کرێکار دەبنە قوربانی سیستەمی سەرمایەداری. دەست بەسەرکردنی لاوێکی خەڵکی بۆکان لەلایەن حکوومەتەوە. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا لاوێکی خەڵکی بۆکان بە ناوی ئەرسەلان یوسفی تەمەن 29 ساڵ و دانیشتووی گوندی سەلامەت پاش بانکران بۆ ئیدارەی ئیطلاعات دەست بەسەر کراوە. بەپێی راپۆرتەکان هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم لە شاری بۆکان پاش دەست بەسەرکردنی ئەرسەلان یوسفی دەستیان بەسەر ئۆتۆمبیلی شەخسی ناوبراودا گرتووە. ناوبراو لە دەست پێڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەی بێبەش کراوە و هیچ زانیاریەک سەبارەت بە هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی لە بەردەستان نییە. لەسەر کار دوورخستنەوە و خانشینی ئیجباری دوو معلم لە ئیلام و گیلان. بەپێی راپۆرتی شۆرای هاوەهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران، ڕەحیم دانیالی معلمی خەڵکی ئاودانانی ئیلام بۆ ماوەی 3 مانگ لە کار دوورخراوەتەوە. هەروەها مەنسوورە سەرئەفرا معلمی خەڵکی گیلان ناچار بە خانشینی ئیجباری و کەمکردنەوەی پلەی ڕیزبەندی کراوە. بەپێی ئەو راپۆرتە ڕەحیم دانیالی بە 28 ساڵ پێشینەی کار بە بیانووی پشتیوانیکردن لە ناڕزایەتیەکان و بەشداری لە کۆبوونەوەی معلمان بۆ ماوەی 3 مانگ لە کارەکەی دوورخراوەتەوە. لەلایەکی دیکەوە دەستەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵا ئیداریەکانی ئاموزش و پەروەرش مەنسوورە سەرئەفرای بە بیانووی بەشداری لە کۆبوونەوەی معلمانی پارێزگای گیلان ناچار بە خانشینی ئیجباری کردووە و پلەی زانیاری پیشەی ئەو معلمەی هێناوەتە خوارەوە. هەڕەشەی کوشتنی بابەک کەریمی لەلایەن ئیطلاعاتی سوپا لە ئەیوانی غەرب. بابەک کەریمی کە لە یەکەم ڕۆژەکانی شۆڕشی ژن ژیان ئازادی لە شاری ئەیوانی غەرب لەلایەن ئیطلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و دوجار بە تاوانی لیدری ناڕزایەتیەکان سزای 9 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا لە هێرشی چەند بەکرێگیراوی ڕژیمدا قاچی بەسەختی بریندار بوو. بابەک کەریمی چەند ڕۆژ لەوە پێش لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە هەڕەشەی کوشتنی لێکرا و شۆفری ئەو ماشینەی ئۆتۆمبیلەکەی بە ناوبراودا کێشاوە ئەندامی ناساوی بەسیجی ئەیوانی غەرب بووە. بابەک پاش دەست بەسەرکران بە سەختی ئەشکەنجە و ئازار دراوە لە ماوەی بەندکرانیدا لە دەست پێڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەری کرابوو. بەخشینی ئەندامی جەستەیی لاوێکی خەڵکی بۆکان بە 3 نەخۆش. بەپێی هەواڵی گەیشتوو ئەندامانی جەستەیی لاوێکی تەمەن 17 ساڵی خەڵکی بۆکان
بە ناوی ئەشکان عەباسی کە تووشی زەربەی مەغزی بوو ژیانی تازەی بە چەندین کەسی خاوەن پێداویستیدا بەخشی. بەپێی زانیاریەکان ئەشکان عەباسی لە ڕووداوێکدا تووشی تورمای گەردەن و مەرگی مەغزی بوو. ناوبراو پاش 5 ڕۆژ بەستەری بوون ڕاگوێزی نەخۆشخانەی ورمێکرا. کاتێک پزیشکان هیوایان بۆ گەڕانەوەی ئەشکان لەدەستا، دایک و باوکی ئەولاوە دوو گورچیلە و جگەری ڕۆڵەکەیان بە 3 نەخۆشی خاوەن پێداویستی بەخشی. ئەمە حوتمین بابەتی بەخشینی ئەندامانی جەستەیی لە پارێزگای ورمێ و یەکەمین بابەت لە شاری بۆکانە کە ژیانی بە کەسانی دیکە دەبەخشێت. کۆبوونەوەی دانیشتوانی شارۆچکەی قودس دژ بە زەمین خوارانی ئیدارەی ئەوقاف. ڕۆژی هەینەی 20 مانگی گەلاوێ ژمارێک لە دانیشتوانی شارۆچکەی قودسی چاران با کۆبوونەوە لە بەردەم دەستگای قەزای ڕژیم ناڕزایەتی خۆیان لە ئازاگیرکردنی خان و زەویەکانیان لەلایەن ئیدارەی ئەوقافەوە نیشاندا. بە وتەی ناڕازیان دام و دەستگا حکوومەتیەکان لە ئازاگیرکردنی خان و زەویەکانی گەڕەکی نووری بێدەنگیان هەڵبژاردووە و بە ئەنقەز ڕێگەیان بۆ ئیدارەی ئەوقاف کردوێتەوە تەنیا دارایی خەڵکی ئەو گەڕەکە لەژێر ناوی ئیسلام زەوت بکات. بەشداربووان ڕایانگەیان کە ئەگەر دەستگای قەزایی وەڵامی داواکاریەکانمان نەداتەوە درێژە بە مانگرتن لە بەردەم ئەو ناوەندە حکوومەتی ئەدەین و شێوازی ناڕزایەتیەکانمان دەگۆڕین. کوژران و برینداربوونی 4 کەس لە ڕووداوی هاتوچۆی سوختبەرانی ڕوودبار شەوی پێنجشەممە 19 گەلاوێژ بەهۆی پێکدادانی نێوان وانەتێکی سایپای سوختبەران لەگەڵ ئۆتۆمبیلی پرای لە محوەری ڕوودبار دێلگان 3 کەس گیانیان لەدەستا و کەسێکی دیکەش بریندار بوو. بە پێی راپۆرتی چالاکانی بەلوچ پاش ئەو ڕووداوە هەردوو ئۆتۆمبیل ئاگریان گرت و 3 سەرنشینی هەردوو ئۆتۆمبیل لە نێو ئاگردا سووتان. جێگەی ئاماژەیە کە هێشتا ناسناوەی ئەو 4 کەسە ئاشکران نەکراوە، بەڵام باری تەندروستی بریندارەکان لە نەخۆشخانە ناجێگیر ڕاگەندراوە. لە سێدەردانی بەندکراوێک لە زیندانی زاهدان بەیانی ڕۆژی شەمە 21 گەلاوێژ حکمی ئیعدامی بەندکراوێکی بەلوچ بە ناوی چراغ عەلی بامەری تەمەن 30 ساڵ لە زیندانی زاهدان بەڕێوەچوو. چراغ عەلی بامەری شارۆمەندی خەڵکی شارستان دێلگان ساڵی 99 هەتاوی بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز دەست بەسەر و لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بەیەجام مەحکوم کرا. ڕۆژی پێنجشەمە ئەو بەندکراوە بۆ بەندی تاکەکەسی زیندانی زاهدان ڕاگوێزرا و بەیانی شەمە حکومەکەی چووە بواری جێبەجێکرانەوە. هەوڵی خۆکوژی بەندکراوێکی سیاسی لە زیندانی لاکانی ڕەشت. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ بەندکراوێکی سیاسی ڕاگیراو لە زیندانی لاکانی ڕەش بە ناوی حەمزە دەرویش پاش سەپاندنی 14 ساڵ زیندان بەسەریدا شەوی پێنجشەمە 19 گەلاوێژ دەستی دایە خۆکوژی. بە پێی راپۆرتی هێرانە حەمزە دەرویش بەندکراوی سیاسی و بیرمەن کە پێشتر لەلایەن دادگای ئینقلابی ڕەشتەوە بە 15 ساڵ زیندان مەحکوم کرابوو پاش ئاگرگرتنی زیندانی لاکانی ڕەش لە ڕەوتی شۆڕشی ژن ژیان ئازادی لە پەروەندەیەکی ساختەدا بە 14 ساڵ زیندانی دیکە سزادرا. ڕۆژی پێنجشەمە پاش ڕاگەیاندنی سزای تازە بەسەر حەمزە ناوبراو بە کاتی شەو لە ڕێگەی خواردنی حەبەوە دەستی دایە خۆکوژی. ئێستادا ئەو بەندکراوە لە نەخۆشخانە بەستەری کراوە و ڕێگە بە بنەماڵەکەی نادرێت چاویان بە ڕۆڵەکەیان بکەوێت. ناڕوونی چارەنووسی 12 بەندکراو لە زیندانی ئیسفەهان. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران چارەنووسی 12 شارۆمەندی خەڵکی ئیسفەهان وێڕای تێپەڕبوونی 1 مانگ بەسەر کاتی بەندکرانیاندا بە ناڕوونی ماوەتەوە. ڕۆژی 20 پوشپەڕی 1402 هەتاوی 12 هاوڵاتی خەڵکی ئیسفەهان بە ناوەکانی شەمیم بەهارزادە، مەریەم پەرەن، بەهار سولەیمانی، مینا نەدایی، ڕوزبە دانا، مەرجان بەشتام، هۆدا سادقی، سەما عەموشاهی، مەهشاد کاشانی، محەممەد ڕەزا قوتبی زادە، عێرفان میرکازمی و ئەمیر سالاری بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و ڕاگوێزی گرتوخانە کراون. بە پێی راپۆرتی هێرانە ئەو 12 بەندکراوە بۆ زیندانەکانی دەوڵەتاباد، دەستگرد و کانونی چاکسازی و پەروەردەی ئیسفەهان گوازراونەتەوە و چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. و دوا هەواڵمان خۆپیشاندانی خەڵکی ئارژەنتین دژ بە کوژرانی لاوێک لەلایەن پۆلیسەوە. ڕۆژی پێنجشەمە 19 گەلاوێژ لاوێکی خەڵکی شایری بۆینێس ئایرس بە ناوی فاکۆندۆ مۆلارێز لەلایەن پۆلیسەوە کوژرا و خەڵکی ناڕازی لە ناڕزایەتی بە توندوتیژی پۆلیس خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان فاکۆندۆ مۆلارێز
بڕیار بوو لە خۆپیشاندانەکان دژ بە هەڵبژاردننی ڕۆژی یەکشەمە لە وڵاتە بەشداری بکات، بەڵام لەلایەن هێزەکانی پۆلیسەوە بە شێوەیەکی دڕندانە کوژرا. پاش ئەو ڕووداوە خەڵکی ناڕازی ڕژانە سەر شەقام و دروشمی دەوڵەت بە ئەنقەز فاکۆندۆی ترۆر کردووە یان بەرزکردەوە لە هەندێک شەقام لەگەڵ هێزەکانی پۆلیس تێکەڵچوون. ئەزان هەواڵەکانتان پێشکەش کرا هەر شاد و بەختەوە.